بەنسبەت داعشەوە خۆتان نزانن پاش 16 ئۆکتۆبەر کە هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە نەما بە شێوەیەکی گشتی داعش استقلالی ئەو فراغە ئەمنی کرد کە لە بینی ئێمە و هێزە عێراقیەکانە هەیە و بۆ ئەوەی کەوا دائیما ئەو هێزانی داعش لەو ناوچانە زیاتر گەشە بکەن و ئینتڵاقە بکەن بۆ سەر هێزەکانی عێراقی و بچنە سەر دێهاتەکان بە تایبەتی دێک و کوردەکان و خەڵک بڕفێنن و داوای باج بکەن لە خەڵک ئەمە ئەم فعالیتانەی داعش ئەم ماوەیە زۆر بووە لەوانی کە باسمان کرد چونکە بەڕاستیەکەی فراغێکی ئەمنی گەورە هەیە ئێستا خۆتان نەزانن هەر لە سنووری خانەقینەوە تایەتە ڕۆژ ئاوای دیجلە ئێستا داعش لەو ناوچانە هاتوچۆ ئەکەن و چالشەکانی خۆیان ئەنجامەدەن بەڵام ڕاستە داعش هیچ شار و شارچکێکی تا ئێستا بەدەستەوە نەماوە بەڵام پێگەی خۆیان هەیە لە دەشتایەکان و ڕۆژانە هەڵەکوتنە سەر دێهاتەکان و خەڵخەڵکی مەدەنی و بۆ پارەپایکردن خەڵک دەرفرێنن و ئیشارنەوە بۆ ماوەیەک بۆ ئەوەی کەوا پارە لە خەڵک وەرگن بێتە مەزەرێکی ژیان بۆ خۆیان ئەمانە هەمووی نەتیجەی ئەوەیە کە هێزی پێشمەرگە لەو ناوچانە نەما ئێستا ئەو هێڵە بەرگری کە جاران سنوورەکانی هەرێمی کوردستانی ئەپاراست بەڕاستیەکەی ئەو هێڵە بەرگری ئێستا هێڵێکی لاوازە لەبەرەوەی فراغێکی ئەمنی زۆر هەیە و هێزە عێراقیەکان نەیانتوانیوە بە شێوەیەکی گشتی ئەو شوێنانە بە شێوەیەکی گشتی پڕکەنەوە و هێزەکان زۆر جار ناتوانن بچن بەدەم دێهاتەکانەوە بەدەم خەڵکاس مەدەنیەکانەوە بۆ ئەوەی کەوابوو داعش تا ئێستا لەو ناوچانە مەترسیان هەیە بە تایبەتی لەسەر خەڵکی مەدەنی ئەو ناوچانە بە شێوەیەکی گشتی خەریکەکان زۆر لە دەمێکە لە هەوڵی ئەوان کەوا جارێکی تر هەماهەنگی دروست بێتەوە لە بینی هێزی پێشمەرگەی کوردستان و وەسپای عێراقیە ئەم هێزانە بۆ جارێکتر بەیەکەوە کار بکەن بەڵام خۆتان نەزانن پێش فترێ لەمەوە پێش لیژنەیەکی باڵا و چەند لیژنەیەکی لاوێکی دروست کرا بۆ ئەوەی جارێکتر هەماهەنگی دروست بێتەوە بەڵام تا ئێستا یەک دانیشتن کراوە و لیژنە فەرعیەکان تەوسێ کران بۆ ئەوەی کەوا ڕووپێوێکی ئەو ناوچانە بکەن کە هەر لە سنووری خانەقینەوە تا ڕۆژ ئاوای مووسڵ و ڕووپێوەکان تەواو کرد و ئەو ڕووپێوەیە هێزەکان خراوەتە سەر نەخشە و درا بە وەزارەتی پێشمەرگا و چاوەڕێن لە داهاتووە هێزە عێراقیەکان لیژنە ڕئیسەکان بگەڕێتەوە بۆ وەزارەتی پێشمەرگا بۆ ئەوەی گفتوگۆ بکەین لەسەر هەماهەنگی داهاتووی بینی هێزی پێشمەرگەی کوردستان و وەسپای عێراقی چۆن دەبێت ئایا وەکو پێشتر ئەبێ کە پێشتر ئێمە بە چەند شێوازێک هەماهەنگیمان هەبووە لەگەڵ سوپای عێراقا وەکو بازگەی هاوبەشمان هەبووە ژووری ئۆپراسیۆنی هاوبەشمان هەبووە و هەروەها هێزی هاوبەشمان هەبوو بەیەکەوە و هەروەها نقطەیەکی تر لیژنەی کاری هاوبەشمان هەبووە و لیژنەی باڵای هاوبەشمان هەبووە ئایا بزانین عێراقیەکان سەر لە نوێ ئەیانوێ بە هەمان شێوازی ڕابردوو هەمان هەماهەنگی دروست بێتەوە یان داوای شێوازیشی نوێەکەن و من پێم وایە وەزارەتی پێشمەرگا ئەگەر شێوازێکی ڕێکوپێک نەبێ بۆ ئەو تەنسیقەی لە بینی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزی عێراقیەکان ببێ ڕەزامەند بێ لەسەری بۆ نمونە ئەگەر تەنها داوای بەس ژووری عەمەلیاتکەن و ببێ هێزی هاوبەش یا ببێ بازگە هاوبەشەکان ئەمانە من بە ئەستەمی ئەزانم کەوا ئەو جاریشتر ئەو هەمانجیە دروست بێتەوە مۆزۆی داعش تا ئێستا چەندین ئۆپراسیۆن ڕووی داوە لەسەر مۆڵگەکانی داعش هەم ئۆپراسیۆنی بچووک بە گروپی بچووک هێرشکراوەتە سەر داعش بەپێی ئەو هەواڵگرێ استیخباراتیانی کە دراوە و هەدەفی خۆی پێکاوە و ئۆپراسیۆنی گەورەش ئەنجام دراوە کە هێزەکانی عێراقی چەندین ئۆپراسیۆنی گەوریان ئەنجام داوە لە باشووری کەرکووک لە چیای حەمرین و ئێستا لە منتقەی دیالە و لە باشووری لە قەرەچووخ و لە هەندێک شوێنی تر لە دەشتی مووسڵ هەندی ئۆپراسیۆن ئەنجام دراوە بەڵام ئەو ئۆپراسیۆنانە ئەنجامی خۆی بەباشی نەپێکاوە چونکە بەڕاستی تۆ بێنی ئۆپراسیۆن بکەیت و پاشان بگەڕێتەوە داعش طبعا زانیاری خۆی هەیە لەسەر ئۆپراسیۆنانە لەبەرەوە ئەو ناوچانە چۆڵەکە و پاشانە گەڕێتەوە ئەمە پێویستی بەهەیە تەواجدی هێز هەیە لەو شوێنانە پێویستە عێراقیەکان هێز زیاد بکەن لەو شوێنانی کە داعشی تایە و سەربازگە دروستکەن بۆ ئەوەی لە هەر کاتێکی
بیانەوێ هجووم کەنە سەر ئەو مۆلگانی داعش و لە ناویان برن بەم شێوەیە نەبێ داعش عیلاج ناکرێ و لە ڕوویەکی تریشەوە بێ لە ڕووی سەربازیەوە پێویستە داعش پێویستە ئەو ناوچە سونیانە ئاوڕێکی لەلایەن حکوومەتی عێراقەوە ئاوڕێکی باشی لێ بدرێتەوە چونکە بەڕاستیەکەی خۆتان نەزانن داعش تەنها لە سنیەکان گەشەکان و ئیستیقلالی ئەوەکەن کەوا هەندێک لە هێزەکانی عێراقیەکان لەگەڵ ئەو ناوچانە خراپن و بەباشی ناجوڵێن لەگەڵ هێزانە عزیەتیان نەدەن ئەمە بۆتە ئەوەی کە عوزرێکەوە دامی داعشکەن و بچەن و یارمەتی داعش بن ئەگەر ئەمانە ئەگەر بێت و حکوومەتی عێراقی ئاوڕێباتەوە لەو ناوچە سونیانە ئەوە زۆر باشترە و وەکو باسیشم کرد تەواجودی هێزێکی زیاتر لەو ناوچانە ببێ بۆ ئەوەی داعش بێژگاری لەناو بچێت.